سڵاو لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵ فامیلی دووبارە هاتوون لاتان بە کردکردنەوەی فیلمێکی تازە کە فیلمەکەمان لەگەڵ کچەی دەست پێ دەکاتن بە ناوی سۆن کە قوتابیەکی ئامادەییە و کە ناتوانێت هیچ بکات جگە لە گۆرانی وتن نەبێت و داکیشی بچووچار کاتژمێر بە دیار تیڤیەوە دانیشتووە و دەڵێتە سۆن دەبێت سەرم بەرز بکەیتەوە لە تاقیکردنەوەی وەرگێران بۆ زانکۆ و سۆن قوتابیەکی تەمبەڵە و بە تایبەتی لەوانەکانی بیرکاری کە هەردەم گاڵتەی پێدەگرا لەلایەن مامۆستایەکانی بۆیە کە دەگەینە ڕۆژی تاقیکردنەوەکە بۆ وەرگرتنی لە زانکۆ بۆیە کە دەڕواتە بەردەم قوتابخانەکە ترسێک دای دەگرێتن و کە زانی هەموو داهاتووی لەسەر ئەم تاقیکردنەوەی وەستایە و دەڕواتە لایەکی تر لەگەڵا خۆی بیری دەکردەوە کە ئاواتی ئەوە بوو لەم جیهانەدا ون ببێت بۆی لە کاتەدا باران دەبارێتن و گۆمێکی ئاو دەبینێت کە دەڕواتن خۆی فرێت داتە ناو ئاوەکە و نوقم دەبێتن و وەخۆی ناو گۆزیەکی گەورە دەدۆزێتەوە و خەڵکێکی زۆری سەری دەکرد و سەریان سۆڕما بەبینی ئەم کچە خەڵکەکە خەریکی پەرستنی خواوەندەکەی خۆیان بوون کە پاشا پێیوت ئایا تۆ جنی یاخود خێو و سەریان سوڕما بەم دیمەنە و سۆن ئەم دیمەنەی لە فیلمێک بینی بوو و کاتێک پاسەوانەکانی پاشا هاتن و شمشێرەکەیان لێ بەرز کرد ئەوە پەنجەکانی سۆن بریندار دەبێتن کە زانی ڕاستیە و نەیدەزانی چۆن هاتوتە ئێرە بۆیە لاسایی فیلمەکەی کردەوە و هەموو خەڵکەکەش بۆی چەمانەوە و ئەویش ڕادەکاتن بەڵام پاسەوانەکانی پاشا دەیگرن و دەیبەنە بەردەم پاشا کە پاشا مۆبایلەکەی لێ دەباتن و دەڵێت ئەمە چییە و چۆن دەتوانی باران لەناو ئەم شتە هەڵبگریت و ئەویش دەڵێتن ئەمە بەرنامەیەکە بەڵام ئەو هیچ لێی تێناگاتن و سۆن مۆبایلەکەی لێ دەباتن بەڵام پاشا لێی تووڕە دەبێتن و کە ویسی دەستی ببڕێت و بەر لەوەی ئەم کارە بکاتن ئەوە سۆن دەستی بەرز دەکاتەوە دەڵێت ئایا تۆ حەز بە زانست زانیاری دەکەیت و پاشا بەسەر سوڕمایەوە پێی دەڵێتن ئایا لەوانەکانی بیرکاری باشیت ئەویش دەڵێت زۆر باشم هەر بەم هەیەوە پاشا کاغەزێکی بۆ دێنێتن کە پرسیارێکی لەسەرا نووسرا بوو و سۆن توانی بە یاسای فیساگۆرس شیکاری بکاتن و زۆر لای ئاسان دەبێتن و پاشا سەری دەسوڕمێ و دەڵێتن زانەکانی ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژە خەریکی ئەم پرسیارن بەڵام پێیان شیکار نابێتن و سۆن پێی دەڵێتن تۆش ئەگەر بتخوێن بە ئەوە زیرەک دەبوویت و بۆیە پاشا وتی ناهێنم بڕۆیت تاوەکو فێریوانەکانی بیرکاری و زانستەکان نەکەیت هەر بەم هۆیەوە دەیبەن و جلەی خزمەتکاری لەبەر ئاکەن کە لە جل و بەرەکەی ویان دەزانی کە ئەمە کوڕە بۆیە سۆن داوای کرد کە جلێکی کچانەی بۆ بهێنن بەڵام خزمەتکارەکە دەڵێتن جلی کچانەی چێ تۆ ئێستا بوویت بە مرۆڤ و ئەویش ڕازی دەبێتن و پاشان سۆن پاشای فێرە بیکاری و زانستەکانی دەکرد لەگەڵ جوتیاری و لەگەڵ زانیاری جۆرا زۆر کە سۆن خۆی وەکو پرۆفیسۆر دەرخستو بوو بۆیە سۆن و پاشا زۆر لێک نزیک دەبن و کە پێک و نان دەخۆن و یاری دەکەن و کاتێکی زۆریان لەگەڵ یەکتر بەسەر دەبرد و بەرپرسەکانیش دایانویست هەر زوو بیکوژن و لێی نەزار ببن چونکە سۆن شارەکەی بەرەو پێش دەبرد و ئەم بەرەو پێشوونەش بۆ وان خراپ بوو چونکە هەموو وەزیرەکان دژی پاشا ببوون بۆیە ڕۆژێکان ویستیان بیکوژن بەڵام پاشا توانی ڕزگاری بکاتن و وەڵە حاڵی پرسی کەوتی دەمزانی تۆ کچی بەڵام لەبەر ئەوەی خۆم بێدەنگ کرد بۆ ئەوەی لەلام بیو هەر بەم هەیەوە کە دایکی پاشا زانی ئەمە کچە ئامادەکاری کرد بۆی ببێتە خێزانی پاشا بۆیە سۆنیان ڕازاندەوە و کە سۆن ڕایکرد لە دەستیان بەڵام گرتیان و بردیان لای پاشا و بەر لەوەی دەستی بۆ بباچن ئەوە پاشگەز بۆوە لەبەر ئەوەی وتی تەمەنی بچووکە کە تەنها تەمەنی 16 ساڵە و سۆن هاوارە دەکرد و پاشا پێیوت ئەوانی لە تەمەنی تۆ ئێستادا شتویان کردووە و خاوەنی 3 منداڵن و سۆن هەڕەشەی لێ کردو و پاشا پێی دەکەنی و دەڵێتن تەنها بۆ ئەوەی وام کرد بۆ ئێ بترسێنم و هیچ تر نییە و دواتر دەستیان کرد بە ژیانی ئاسایی خۆیان وەکو پێشتر کە دەبینین سۆن چاوەڕێ پێشکەوتنەکانی پاشای دەگرت لە خوێندن و خوێندنەوەی و دەیانویست خەڵکیش بەرەو پێش ببن زانیاریانەی پێ بڵێن و ئەمەش زیاتر بەرپرسەکانی تووڕە کردو و پاشا داوای لێ کرد بۆ ئەوە لەم جیهانەدا بمێنێتەوە بەڵام سۆن ڕەتی کردەوە وتی دەبێت بگەڕێمەوە لەبەر ئەوەی دایکم بەتەنها دەژیتن و تەنها منی هەیە و بۆ شەوەکەشی بەرپرسەکان بە شمشێرێک زۆر بەخراپی لێ دێدەن و برینداری دەکەن و دەست دەکەن بە سووتانی ئەو ژوورەی کە زانیاریەکانی سەرۆکی تێدا بوو و لە کۆتا ساتدا پاشا توانی
سەرۆک ڕزگار بکاتن و کە ئەمەش بۆ جاری دووەم بوو وەزانی ژیانی کەوتۆتە مەترسی و بۆ بڕیاریدا بگەڕێنێتەوە جیهانەکەی خۆی و لەبەر ئەوەی ئەوێ بۆی سەلامەترە بۆیە پاشا ماڵ ئاوای لێ دەکاتن و بۆ دەگەڕێتەوە وە کاتێک گەڕاوە جیهانەکەی خۆی و بینی کاتەکەی هەروەک خۆی مابوو بۆیە چۆ تاقیکردنەوەکە و وە زۆر بەباشی وەڵامی دایەوە و دواتر گەڕاوە لای دایکی بۆ باوەشی پیادا کرد کە وەکو بڵێ بۆ ماوەی چەندین ساڵە دایکی نەبینیوە و هەروە دواتر کوڕێک هاتە لای کە زۆر لە پاشا دەچوو کە فیلمەکەمان لێرەدا کۆتایی پێدێتن و ئەگەر بابەتەکە بەدڵ بوو لایک و سەبسکرایب بکە و بۆ ڕۆژ پێشنیارێکیش لە کۆمنت بما بنووسن خواتان لەگەڵ داڵی ڤیدیۆ داهاتوو.